وەکفنمان کرد هەندێک جلمان پێ بوو بە جلەکانی خۆمان بپۆشاکەی کە پێمان بوو کفنمان کرد نوێژمان لەسەری کرد و شاردمانەوە هەر لەو مەنتیقا شاردمانەوە ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێ خەڵک ئەو 4 نەفەرە گەڕانەوە منیش چوومە بۆ لای ئیشی خۆم لەگەڵ برادەرەکانمان بۆ جیهادکردن لە پێناو خوادا ئەفەرمێ کاتێک کە شەوم بەسەرا هات ئەم بەڕۆژ ئەم شتە ڕوویدا ئەم بەسەر هاتە دەفەرمێ کاتێک کە شەوم بەسەردا هات سرم دانا و خەوتم کاتێک کە خەوم بینی لە خەومدا لە شوێنێکم لە باخێکی سەوزی خۆشدا لە ناو باخێکی خۆشدا باخێکی سەوزی دڵڕەفێن تەماشام کرد پیاوێک دانیشتووە جلێکی حەریری لەبەردایە جلێکی حەریری ئاوڕێشمی لەبەردایە قورئانی دەخوێنایەوە ئەو ئاەتەی خوێنایەوە خوای گەورە دەفەرمێ سەلام عەلەیکم بیما صەبەرتم فەنیعمە عوقبە الدار مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ بە ئەهلی بەهەشت دەڵێن سەلامی خواتان لەسەر بێ ئێوە بوونە خاوەنی بەهەشت بەهۆی سەبرەکانتان و خۆڕاگرەکانتان و لەسەر عیبادەت و خواپەرستی ئێوە باشترین جێکاتان دەستکەوت بۆیە هەر کەسێک سەبر بگرێ و خۆڕاگر بێ لەسەر عیبادەتی خوا لە ڕۆژی قیامەتە مەلائیکی خوا پۆل پۆل سەلامی خوایان لەسەر بێ پێشوازی لێ دەکەن دەڵێن سەلامی خواتان لەسەر بێ ئەفەرمێ ئەو ئاەتەی خوێنایەوە کە ئەهلی بەهەشت مەلائیکە پێیان دەڵێ وتم عەبدوڵڵای کوڕی محەممەد دەفەرمێ وتم تۆ هاوڕێکی ئەمڕۆی من نەبووی وتی بەڵێ من ئەبوو قیلابم بەڵێ خوای گەورە بەڕاستی لە من خۆش بوو خوای گەورە منی خسە بەهەشتەوە ئەوە تا لە باخەکانی بەهەشتام لای خوای پەروەردگار کۆمەڵێ پلەپایە و دەرەجە هەیە پێی ناگەی ئیلا بە سەبر نەبێ لەسەر بەڵاو موسیبەت کاتێک کە بەڵاو موسیبەتت تووشە بێ ئەگە سەبر نەگری ناگەی بۆ پلەپایە بەرزە گەورەیە ئەبێ سەبر بگری و ئەگە کاتێکش لە خۆشی شادیابی سپاسی خوا بکە لەگەڵەوەشە ئینسانە بێ لە خوا بترسێ ئەگەر پێتان خۆشە بڕۆنە بەهەشتەوە خۆڕاگر بن بەردەوام حەمد و سەنای خوا بکەن بەردەوام لە خوا بترسن لە کاتی تەنهایی و لە کاتی ناو خەڵکیشە ئەمە بەسەرهاتێک و باسمان کرد ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئیمامی ئەبوو قیلابە بێ بەڕاستی بەسەرهاتێکە ئێمە دەبێت بە خۆماندا بچینەوە هیچ کەسێک لە ئێمە موسیبەتەکەمان لە موسیبەتی ئەم پیاوە گەورەتر نییە لەگەڵەوەشا نوێژی لەبیر نەچوو خوای لەبیر نەچوو لەگەڵەوەدا بەردەوام سپاسی خوای دەکرد تۆش سپاسی خوا بکە پیاوێکی بەڕێزەیە هەمووتان دوعای خێری بۆ بکەن ئەم شەو خوای گەورە شیفای بدا ئەو پیاوە بەڕێزە تەنها سەری ئیشەکات یا ربی خوای شیفای بدە یا رب العالمین خوای شیفای بدە لەم شەو پیرۆزانە یا ربی خوا دوعا دەکەین خوای شیفای بدەی بۆ باسی دەکەم دوعای خێری بۆ بکەین و بە خۆشمان نابچینەوە من کاتێک کە ئەچم بەلای پیاوە بەڕێزە زۆر جار دەستەکەم بە گریان ئەم من سپاسی خوا ئەکا وەڵڵی پەنجەکانیشی ناجوڵێ یەک پەنجەی دوو پەنجەی تۆزێکە جوڵێ کەم بەس ناتوانێ 15-20 ساڵە بێ دەستی نەبردو بۆ دەمی بەس بیبینە سوێن بەخوا هەمومان بەقەد و سپاسی خوا ناکەین لەگەڵ ئەوشا بەردەوام ئەڵێ کەس لە من باشتر نییە وەڵڵاهی لەوانەیە هەفتەی 2 جار قورئان ختم بکە بەو حاڵەشەوە سبحان الله لەسەر پشت کەوتۆ لەسەر لا کەوتۆ جوڵە ناتوانێت دەسەقاتی جوڵە ناکات بەس سەری ئیشەکە لەگەڵ ئەوشا ئێمە نیعمەتوان زۆرە بەسەرەوە ڕۆژێ تەلەفۆنیشی بۆم کرد لە ماڵ برادەرێک بووم وتی مامۆستاگیان چارەسەری نەخۆشیەکەم هەیە لە ئوردن بە چەندێ بە 250 دەفتەر ئەزانین چی لێ بە 250 دەفتەر بۆی بتوانێت بڕاتە ڕێ وەکو من و تۆ قاچ و دەستی بۆ دروست بێتەوە 250 دەفتەر چارەسەر ئەکرێ ئەم پیاوە بتوانێت بە قاچەکانی بڕوا وەکو من و تۆ دەست و قاچی بجوڵێنێ بە 250 دەفتەر تۆ شەڵی خوابی بڕێ دڵنیا بە خوا تۆڵی ئەو وشەیەت لێ ئەکاتەوە دڵنیا بە تۆڵی ئەو هەموو ناشکوریت لێ ئەکاتەوە چونکە خوا ئەفەرمێ قوتیل الئینسان ما ئەکفەرە یاخوا بە کوشت بچێ مرۆڤ لعنەتی خوا لەو مرۆڤانە بێ کە سپڵۆ بێوەفان چونکە قوتیلە دوو معنای هەیە واتە بە کوشت بچێ بکوژرێ ئەو کەسەی کە بێوەفایە کە سپڵێ بەرامبەر بەخوا ئەمە خوا دەفەرمێ ئاەتی قورئانە
معنای دوم قتل الإنسان ما أكفر لعنتي خوا مرۆڤ بێت ئەوانەی کە بێوەفان بەرامبەر بە خوای گەورە سەپڵن و ناشکری دەکەن. ئەی کێ ڕەحمی خوای بەرەکەوێ؟ ئەو کەسانی کە سپاسی خوا دەکەن. با ئێمە سپاسی خوا بکەین لەسەر موسیبەتەکان ناخۆشیەکان. ژیانی دنیا هەر ناخۆشی تایە، زۆری تایە، ئەبێ لەگەڵیان ڕابیت، لەگەڵ ناخۆشیەکانە، لەگەڵ خەم و خەفەتەکانە. ئێمە لە بەهەشتانین لە دنیا داین، خۆشی تایە، ناخۆشیشی زۆر تایە. هیوادارم ئینشاڵڵا ژیانیان پیاوە بەڕێزە بێتە دەرز و عیبرەتێ بۆ ئێمەش بە خۆماندا بچینەوە، قەت خوامان لەبیر نەچێ، قەت سپاسی خوامان لەبیر نەچێ. ئەو نیعمەتانش کە پێمانە دەستمان دەجوڵێنین، قاچمان دەجوڵێنین، دەڕۆین و دێین بەخوا نیعمەتی خوایە بەسەرمانەوە، بەردەوام بڵێ خوا سپاس بۆ تۆ، پێم هەیە پێی دەڕۆمە ڕێوە، چونکە خەڵکانێکی پێیان نییە. سپاس بۆ تۆ خوایەگیان چاومەیە، خەڵکانێکی چاویان نییە. سپاس بۆ تۆ خوایەگیان دەستم هەیە، کەسانێکی دەستیان نییە نانی پێ بخۆن. وەڵڵاهی خەڵکی وا دەزانم وتێتی ئاواتم ئەوەیە بە دەستی خۆم نانم خواردایە، دەستم نییە. ئەوە ئاواتەکەیتی دەی الحەمدە تۆ لەشت ساغە، سپاسی خوا بکە. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بکە. یا ربی خوایە شیفای نەخۆشەکان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە، ئەوانەی کە لەسەر جێگان خوایە شیفایان بدەی، ئەوانەی کێشە و مشکلە و ناخۆشی ناڕەحەتیان هەیە، یا ربی خوایە لەسەریان نابەری. خوایان ئێستا چۆن کۆمان کردەوە ئەوە لە بەهەشتا کۆمان بکەیتەوە بۆ خاتی عەظمەت و گەورەی خۆت، بۆ خاتی ناوەپاک و پیرۆزەکانی خۆت یا رب العالمین. خوایان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کە، خوایان آخرمان بەخێر بگێڕە، لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیا و چاکان و خواناساندا حەشرمان کە و لە بەهەشتا کۆمان بکەرەوە. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. پاپاداش کەیتان دەست.